بەرەبەیانی هەموو ساڵێک لە ڕۆژی عاشورا خانەقین دەبێتە شوێنی لە خۆدانی شیعەکانی ئەو قەزایە با کۆمەڵ و بە شێوەی کەژاوە هاوڵاتیان بە نێو قەزاکەدا بە سینەکوتان و لە خۆدان تێپەڕە بن لە خۆدانیشیان ئاماژەیەکە بۆ غەمباریان لە بەرامبەر شەیدبوونی ئیمام حوسەین لە جەنگی کەربەلادا. لە کات سەدامی ڕژێزە مەحروم بووین ئیستا لەخوا بەجابێرکە بەینی کوردستان خۆمانەوە بە حەمایەی پێشمەرگەوە ئاسایشەوە شورتەوە لە ناو ئەو مەوکومیشە لە هەموو تایفێ هەیە لە شیعە لە کاکەیی لە سونی لەگەڵمانن سیناکوتن زەنجیر ئەکوتن لەخوا بەجابێ هیچ کەشێکمان نییە لە ئەو کاتەوە لەکە ڕژیم ڕووخاوە تا ئێستا ئێمە ئەلحەمدوللا و شکر حالێن هەلەنا ئەمە لە ئاسایش لە پێشمەرگەش هەیە کە زەنجیر ئەکوتێ. بەشی زۆری دانیشتوانی خانەقین شیعە مەزەبن بۆ یەگەرمترین مەراسیمی عاشورا لێرە بە بەراورد بە قەزاکانی توی ناوچەکە ساز دەکرێت. گەنج و پیر و ژن و منداڵ بەشدارن لەم بۆنە ئاینێت. بازار دەبێتە شوێنی پیادەڕۆیی شینگێڕانی ئیمام حوسەین. جگە لە شیعەکان پێکاتە ئاینیەکانی تر بە تایبەت کاکەیەکان بەشدارن لەگەڵ ماتەمگێڕان. دوا شوێنی بۆنە ئاینیەکەش لە خانەقیندا حوسەینەی گەورەیە. شیعەی خانەقی هیچ فەرق و جیاوازێکمانێ لەگەڵ هەموو مەزەبەکانە بەشداریمان کردووە لێرە لە شاری خانەقین بەو پەڕی ئەمان و ئاسایشەوە ئەڕاتە ڕێوە. کەلار تەنها حوسەینەیەکی تێدایە و پێکاتەی دانیشتوانی شیعە لە قەزای کەلاردا کەمترە لە 1%. شیعەکانی کەلاریش لە حوسەینەی کەلاردا کۆ دەبنە و ماتەم دەگێڕن. دەستگامنیەکانیش ڕێوشۆنی ئەمنی توندیان گرتووەتە بەر لە بەرەبەیانیشەوە هیچ ئۆتۆمبیلێک ڕێگەی پێ نەدراوە بڕواتە نێو قەزای خانەقین. نەیماوەکو حەج شعبیەکن کورد خفەیلی خانەقین هاتینە ئەمڕۆ تازەباری خزمەت لە زواری ئیمام حوسێن سەلام الله عەلەیه بکەین. من لە سەردەمی ڕژێمی بەعز پیشبۆنێکی شیعە مەزەب لە خانەقیندا ڕێگەی پێ نەدراوە تا پرۆسەی ئازادی عێراق. لە دوای پرۆسەوە هەموو ساڵێک لە خانەقیندا ئەم مەراسیمە کراوەتەوە. پێش 7 ساڵیش لە هەمان ڕۆژدا بەهۆی تەقینەوەیەکی خۆکوژیەوە لە نێو ئاپۆرای ماتەمگێڕاندا ژمارەیەکی زۆر لە ماتەمگێڕان کوژران و بریندار بوو. مەریوان حەسەن NRT خانەقین.